کە بێگومان وەک ساڵ ڕۆژ چالاکیەکانی هەفتەیادی ئەنفال لە سنووری گەرمیاندا بە ئەنجامدانی ڕێوڕسمێکی یادەوەری لە کفریەوە دەستی پێکرد. گەرمیانیەکان و کەسوکاری قوربانیانی ئەنفال لە بەردەم مۆنومێنتی دەواازەی شارەکەدا یادی ئەنفالیان بەرز ڕاگرت. بێگومان ئەمڕۆ دەستپێک بوو بۆ چالاکیەکانی ئەنجامدانی تاوانی ئەنفال و لە ڕۆژانی دووادا چالاکیەکان بەردەوامە بێ، تەنانەت لە ناوەندەکانی خوێندن لە پەیمانگا و کۆلێژەکان بەردەوامە بێ، کۆڕ و سێمیناری جیاجیا و زۆر دەکرێت بۆ زیاتر تێگەیشتن و ئاشنابوونی پرسی ئەنفال لای نەوەی تازە و لای گەنجان و لاوان و ناوەندەکانی خوێندن. هەموو ساڵێک لەگەڵ نزیکبوونەوەی چواردەی چواردا کە لە هەرێمی کوردستاندا بۆ ڕۆژی تاوانی ئەنفال دیاری کراوە، کاری جیاواز بۆ یادکردنەوەی ئەو پرسە ئەنجام دەدرێت. ئەمە بەلای کەسوکاری قوربانیانەوە دەربڕینی ڕێزە و لەبیر نەکردنی ئەو تاوانەیە. ئەگەبێت و تاوانەکە بۆ خۆی یادکردنەوە گرنگی تایبەتی پێ نەدرێ، ئەمە لەبیر ئەچێتەوە. پێویستە بەدڵ لە یادکردنەوەکە لە سازانی مەراسیم و ساڵیادا بە دیکۆمنتکردنی تەواوی ئەو بەڵگە و کەرەستانەی کە لە دوای ئەنفال ماونەتەوە، یاخود بە دیکۆمنتکردنی تەواوی ئەو چیرۆکانەی کە بەسەر کەسوکاری ئەنفال کراوەکاندا هاتووەتەوە. لە ڕێوڕسمەکانی یادکردنەوەی ئەنفالدا هونەر بەردەوام دەرگایەکی وێناکردنی تاوانەکە بووە. لە کفریش پەیمانگای هونەرە جوانەکان بە تابلۆی شێوەکاری گزارشتیان لە تاوانی ئەنفال کرد. من کە بە تابلۆیەکی ئەنفال بەشداریم کردووە، هونێر خۆی دەرگایەکە بۆ وەڵاکردنی ناساندنی ئەنفال. من لە ڕێگەی تابلۆی چاوساغەوە کە توانین بەشداری بکەم لەم پێشانگایەدا، هەندی کەسی نەخوێنەوار ناتوانن کتێبە بخوێنەوە، بەڵام لە ڕێگەی وێنەیەکی تابلۆی کە ئەتوانن تێ بگەن کە ئەم تابلۆی مانای چی ئەدا لە ڕۆژی ئەنفالە. لە گوندی هەزارکانی یادێک بۆ شێخ حسێنی هەزارکانی بەڕێوەچوو، یەکێک بووە لە کەسایەتیە ئەنفال کراوەکانی ناوچەکە. ئەم چالاکیانەی 31 ساڵەی تاوانی ئەنفال بۆ هەفتەیەک لە گەرمیاندا بەردەوام دەبێت. سامان کەریم کورد، سات نیوز، کفری.